دیارە ئەو ساڵ وەکو شارەوانی بناری قەندیل و کۆمیتەی ئامادەکار هەستاوین بە سازدانی ڤیستیڤاڵێک کە ئەویش لە ماوەی 3 ڕۆژدا بەردەوام دەبێت لە حوت و هەشت و نۆی مانگی 5دا بەردەوام دەبێت ئەو ڤیستیڤاڵە کە دیارە ئامانج لەم ڤیستیڤاڵەدا ئەوەیە کە بۆ ئەوەی نیشاندانی کولتور و دابوونەریتی کوردەواری بناری قەندیل نیشان بدەین و لە هەمان کاتدا وەکو بازاڕێک بێت بۆ خەڵکی بناری قەندیل بەتایبەت بۆ ساختکردنەوەی گژوگیا بەهاریەکان و لە هەمان کاتدا بۆ نیشاندانی خواردنی کوردەواری و خواردنی دەستی دایکانی بناری قەندیل ئامانجیمە ئەمە زیاتر لەوەدایەوە لە هەمان کاتیشدا پڕن لە بەرنامەی جۆرا و جۆر لەم فیستیڤاڵەدا دروست دەکرێت. بەرنامەکان هەمە جۆرن، یعنی هەمە ڕەنگن، پێک دێت لە سیمینار دەربارەی ژنۆلۆژی زانستی ژن و لە هەمان کاتدا دەربارەی ئەکۆلۆژی لە بواری ژینگەدا سیمینار بەڕێوە دەچێت بۆ ئامادەبوون و لە ڕووی هوەریشەوە هونەرمەند و کۆنسرتی هوەری ئامادە کراوە و بەڕێوە دەچێت کە تیایدا چەند هونەرمەندێک بانگێشت کراون لەوانە فەتاح سەوزەواری و زامۆداران کە هونەرمەندە بەڕێزانە بانگێشت کراون بۆ ئەنجامدانی کۆنسێرتەکە و لە هەمان کاتیشدا پێشبڕکەی ئەسپ سواری هەیە و بۆ منداڵانیش چالاکی هوەری هەیە و لە هەمان کاتدا دایکانی دەنگبێژ و حەیرانبێژ و لاوکبێژ هەنا کە لەم ڕۆژەدا چالاکی بەڕێوە دەبن و وەکو دەمانەوێت وەکو ڤیستیڤاڵێکی لە هەمان کاتدا هەم چۆن بڵێ ڕەنگی بەهار نیشان بدەین، بەهاری قەندیل و لە هەمان کاتیشدا چالاکێکی هوەری بێت و تایبەت بێت پڕ لە زانست و زانیاری بۆ بینەران و لە هەمان کاتیشدا چالاکی هوەری بەڕێوە دەچێت.